ئەگەر مرۆڤایەتی قەرزاری ئەو نووسەر و داهێنەرانە بێت کە ژیانیان لە قۆناغە چەقبەست و تاریکەکانەوە گواستۆتەوە بۆ قۆناغەکانی ئاسوودەیی و بیرکردنەوە و داهێنان، ئەوە خودی ئەو نووسەر و داهێنەرانەش هەمیشە قەرزاری مامۆستایەکن کە ئەوانی لەسەر ئەوە ڕاهێناوە لە شێوازی کۆمەڵگەی خۆیان نەچن، ئەوان ببن بە ڕێنیشاندەر و مامۆستا. کوردستانی ئێمەش بەدەر نییە لەو کەسایەتیە زانا و بلیمەتانەی کە ڕۆژگارێک ژیانی خۆیان بۆ ئایندەیەکی ڕۆشنی نەتەوەی کورد تەرخان کردووە. یەکێک لە هەرە داهێنەرانی کورد و ڕێنیشاندەری دەیاننەوە کە ڕێگەی ڕووناکی خوێندەواری بە چرای بیر و ئەندێشەی خۆی ڕووناک کردەوە، مامۆستای مامۆستاکان ئیبراهیم ئەمین باڵدارە. باڵدار یەکێکە لەو مامۆستایانەی کە زەمانێکی زۆر پێش 70 ساڵ 75 ساڵ کە بوو بە مامۆستا بیری لەوە کردووە نەخۆشیەک هەیە، ئەو نەخۆشیە پێی ئەوترێ نەخۆشی نەبوونی ئەلفوبێیەکی ڕەسەن بۆ زمانی کوردی، نەبوونی بەرنامەیەکی گونجاو لەگەڵ ئاستی مناڵی کووردا بگونجێ، نەبوونی بەرنامەیەک کە لەگەڵ زمانی دایک زمانی ئاری میلەتی کووردا هاوشان بێ، هاوڕابێ، هاوسۆز بێ. باڵدار ئەو بیرکردنەوەی کە بیری کردەوە هەروە بە ئاسانی نەیتوانی و هەروە بە کاڵۆکرچی پێشکەچی میلەتەکەی نەکرد. هەر لە دامەزراندنیەوە هەتا گەیشتە نزیکی پەنجاکان باڵدار لە هەموو کەسێکی ئەپرسی، لە هەموو چین و توێژەکانی ئەپرسی، لە هەموو مامۆستایەکی ئەپرسی، لە هەموو خانەوادە و مزگەوتێکی ئەپرسی چ وشەیەک شایەنی ئەوەیە مناڵی کوردی پێفێر بکرێت. ساڵی 1920 ئیبراهیم ئەمین باڵدار لە گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی لەدایک بووە. سەرەتای خوێندنی لە قوتابخانەی فەیسەڵیی شاری سلێمانی دەست پێ کردووە. ساڵی 1939 بۆ 1940 لە شاری بەغا خوێندنی دارالمعلمینی تەواو کردووە. ساڵی 1940 بوو بە مامۆستا لە گوندی قەمچوغە و جاسەنە، لەوێ بیری لە دانانی ئەلفوبێی کوردی کردوتەوە. ساڵی 1940 کتێبەکەی تەواو کرد و وەزارەتی مەعاریفی ئەو کات بڕیاری لە چاپدانی بۆ دەرکرد. ساڵی 1951 لە چاپخانەی نەجاحی شاری بەغداد کتێبەکەی بە چاپ گەیاند. ساڵی 1956 لە بەغداد کۆلیژی بازرگانی تەواو کرد. ساڵی 1961 بڕوانامەی ماستری لە بواری دەروونزانی وەرگرت و دواتر گەڕایەوە بۆ کوردستان و ساڵی 1968 لە زانکۆی سلێمانی بوو بە مامۆستا. ساڵی 1970 گوازرایەوە بۆ زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر و دواتر لە ساڵی 1982 گوازرایەوە بۆ زانکۆی مستەنسریەی شاری بەغداد، لەوێ مایەوە تا خانەنشین کرا. کاتێک لاپەڕەکانی مێژوو هەڵەینەوە چەندین کەڵەپیا و زانا و کەسی خزمەتکار لەم کۆمەلگەیە بینین. یەکێک لەو کەسە بە ئەمەکانی شاری سلێمانیش مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارە. ئەوەی کەوا زۆر سەرنجی ئەمی ڕاکێشاو لە پرۆسەی پەروەردە و فێرکردنا بوونی مامۆستا ئیبراهیمە کە لە قۆناغی 1/6 ئەم پیاوە ئیشێکی زۆر جوانی کردووە
لە سەرەتای تەمەنیە هەوڵی داوە مناڵانی کورد بە زمانی کوردی و بە وێنەی جوانی ڕەسەنی کوردی ئاشنا بکات. بۆ ئەمە بەسەش هاتووە ئەلفوبەیەکی جوانی داناوە لە گوندەکانی کوردستانەوە تا هاتۆتە شارەکان و لە شارەکانیشە بە هەموو کوردستانە بڵاو بۆتەوە. ئەم بەرهەموو ئەم شاکارەوای کردووە کەوا مناڵانی کورد بە زمانێکی پاراوە بە شێوەیەکی جوان فێری پیت و وشە و ڕستەکان ببن. کاتێک لاپەڕەکانی ئەم کتێبە هەڵەیتەوە هەستەکەی کەوا تۆ کەسێکی لەناو ئەم کتێبەیە و بەرەو ژیانێکی داهێنەرەتر ئەڕۆیت، بەرەو هەوڵ ئەڕۆی، بەرەو هاندان ئەڕۆیت، وا هەست ناکەی لە شوێنی خۆت وەستاویت، لەگەڵ هەموو وانەیەکە لەگەڵ هەموو ئیشەکە کار ئاسانیە گێتە پێشەوە بۆ تۆ. مامۆستا ئیبراهیم بەپێی ئەو تەمەنەی کەوا لە ژیانی مەعاریفە بەڕێی کرد، قۆناغی یەکەمی بە شێوەی ڕەشوسپی تۆمار کرد و قسەی قوتابخانەکان وەکو ئەزموونی. پاشان لە 53 مامۆستا بابەجان وێنەکانی بۆ کردەوە بە شێوەی ڕەنگین یەکەم کتێب بوو لە مەعاریفی ئەو کاتەیە کە بۆ مناڵانی کورد دەربچێ و بە شێوازێکی ڕەنگین و زۆر سەرنجڕاکێش بوو. دا دەڕێنم دایە ئەوە ئەم دوودارە دەڕێنم دوای ئەوە ئاویان دەدەم وەرە نازێ وەرە. باڵدار شاکارەکەی خۆی لە شارەکانە نەنووسیەوە. باڵدار لەگەڵ منداڵانی گوند و ئەو ڕۆژانەی ئەو مامۆستای گوند بوو ئەم شاکارە گەورەی بەخشی بە منداڵانی کورد. ویستی بە منداڵانی کورد بڵێ چۆن نیشتیمانەکەتان جوانە، خوێندن و قوتابخانەتان پێویستی بە حرفێکی جوانترە بۆ ئەوەی وشە کوردیەکان بە کوردی بنووسرێنەوە و بۆ ئەوەی ئەو ڕستانەی لە دەمی ئێوە دەکەوێتەوە ئومێدێک بێ بۆ ئایندا. ئەم پیاوە گەورەی مێژووی کورد هیچی کەمتر نییە لەو کەڵە پیاوانەی کە مێژووی مرۆڤایەتی لە وڵاتانی تر شانازیان پێوە دەکەن. هەر بۆیە ئێمەش حەقا تا ئەو ڕۆژەی لەسەر تەختە ڕەشەکانمان دەنووسرێتەوە شانازی بەو کەڵە نووسەرەی کوردەوە بکەین کە ئەو بوو بە مامۆستای نەوەکان، بوو بە مامۆستای مامۆستاکان، بوو بەو کەسەی کە پیتی کوردی، وشەی کوردی، ڕستەی کوردی لە نێو ماڵ بە ماڵی کووردا بنووسێتەوە. توانای خۆی مامۆستا ئیبراهیم باڵدار کە لە پرۆگرامەکان بەڕێوەری پرۆگرامەکان بوو لە هەمان کاتیشە کەسێکی دانا بوو بۆ وەرگرتنی شەهادە و ئەوە بۆ ئەمریکای بینی وڵاتە عەرەبیەکانی بینی و کتێبێکی دەرکرد بە ناوی ئیستیعداد القراءة والکتابە. کتێبێکی تریشی دەرکرد مەبنێت المەدارس في العێراق. دوای ئەوە ئەم کتێبەش دەتوانین بڵێن بە شێوازێکی جوانتر دەرچوو. بەدەر لەوەش کتێبێکی تری دەرکرد بۆ ئەلفوبەیەک بۆ گەورەکان کە سەیری کرد خەڵکێکی زۆرمان هەیە، خەڵکێکی ئەوەندەمان هەیە کە لە خوێندن دابڕاوە و بە خوێندن نەگەیشتوتەوە، بۆیە هەستا ئەلفوبەیەکی جوانیشی بۆ ئەماندانە لەگەڵ عەقڵەتی ئەو کاتیا بگونجێت. چاپی سێمی ساڵی 56 بۆ 57 بوو. ئەمە وای کرد ئیبراهیم باڵدار زیاتر دەربکەوێت، زیاتر جوان خەڵک بیناسێت. وەزارەتی پەروەردە بە باشی زانی کەوا چاکسازیێک لە پرۆگرامەکەی ئەمە بکات، ناکرا لە سلێمانی ئەلفوبەیەک بخوێنرێت و لە هەولێری ئەلفوبەیەک بخوێنرێت. بۆ ئەمە بەسا هەموو سەرپەرشتیارەکانی زمانی کوردی کۆ کردەوە کە 21 کەس بوون، توانیان ئەلفوبەیەکی تازە دابنێن بە سوود وەرگرتن لە هەموو ئەلفوبەکانی وڵاتانی دراوسێ لە هەمان کاتە بە ئەزمونەکانی مامۆستا ئیبراهیم باڵدار و بە کۆمەڵێک شێوازی نوێەوە، چونکە مناڵ لە 2014 و 2015 ئەو مناڵە نییە کە لە 58 تا ژیاوە. ئەم ڕۆژگارانە وای کردکەوە ئەم ئەلفوبەیە بێتە ئاراوە و خەڵکێکی زۆر بە شێوەی تێست 2 ساڵە ئیشەکات لە وەزارەتی پەروەردە و لە سلێمانی و هەولێر و دوهۆک و گەرمیان و کەرکووکیشەوە. دارە وەرە دارە ئەوە چەند دارە؟ دارە دوو داری دی. دارە چەند داری دی؟ دارە دوو داری دی. ئەگەر ڕێگای قوتابخانە ئەو ڕێگەیە بوو بێت، ئیبراهیم ئەمین باڵدار ڕۆژانە لە کوچە و کۆڵانی ئەم لادەیانەوە تێپەڕ بووە بۆ ئەوەی لێرەوە بگاتە ئەو قوتابخانەی کە جێژوانی ئەو فێرکردنی منداڵانە. ئیبراهیم ئەمین باڵدار ڕۆژانە بەدەم ڕێگاوە، بەدەم ئەوەی کە دەچوو بۆ لای قوتابیەکانی بۆ ئەوەی فێری وانەیەکی ژیانیان کە لە ڕێگا ڕەنگە بیری لەوە کردبێتەوە چپیتێکی ئاشنا بە سروشت، ئەو سروشتەی کە منداڵانی تێدا دەژین بۆ ئەوەی بیکا بە دەستپێکی ڕستەیەکی نوێ، ئەو ڕستانەی کە پێویست ئەبێ بۆ ئایندەی کورد. هەر بۆیە تا بە ئەم ڕۆژ ئیبراهیم ئەمین باڵدار ئەو مامۆستا گەورەیەیە کە بوو بە مامۆستای نەوەکانی پاش ئەو نەوەی کە ئەو فێری ئەکردن.
کتێبەکەی ئەو بوو بۆ شاکارە گەورەی کە ڕەنگە لە مێژووی ئێمەدا هیچی کەمتر نەبێ لە دیوانی شاعرانی گەورەی وەکو مەحوی و مەولەوی و ئەحمەد موختار بەگی جاف و ناری و نالی و چەندەها کەڵە شاعری تر کە لە مێژووی کووردا ئێمە بە شانازیەوە باسییانەکەی. دەڕوێنم دوای ئەوە ئاویان دەدەم دەڕوێنم. من وەکو مامۆساکی ئەلفبێ باسی ڕۆڵی مامۆسا ئەمین باڵدارەکەم لە فێربوونی قوتابیانە هەر لە سەرەتایی زوو کە خۆمان منداڵ بووین هەتاکو ئێستا کە ئێمە پەروەردەی ئەو مامۆستایەین کە باسی کتێبی ئەلفبێی مامۆسا ئەمین باڵدار بکەین هەموو پیتەکانی زۆر بەڕێک و بە پێک و بە جوانی دانابوو بۆ هەموو منداڵان تاوەکو فێر ببێت چۆنچۆنی منداڵ پەروەردە بکە لەسەر وێنەکانی لەسەر وشەکانی چۆنچۆنی مناڵ بتوانێت گفتوگۆ بکە نواندن بکە بۆ ئەوەی بتوانێت منداڵێکی سەرکەوتوو بێت. ئێمە هەرێکێکمان کە منداڵ بووین هەتا ئێساش گەورە بووین وێنەکانی مامۆسا ئەمین باڵدار لە ناو کتێبەکانمانە ماوەتەوە لە ناو مێشکیشمانە هەر ماوەتەوە. هەر کاتێک باسی کتێبی مامۆسا ئەمین باڵدار بکرێت من یەکسەر خۆم وەکو مامۆسای ئەلفبێ کە جاران مناڵ بووم هەموو وێنەکانی بە پیتەکانی لە مێشکما تەبع بووە چونکە هەموو ئادای وێنەکانی هەمووی شکڵێکی جوانی بە ئێمە بەخشیوە و هەروەها چەنەها چیرۆکی جوانی تیابوو و هەروەها پیتەکانی بەپێی ڕیزبەندی بوو. کاتێک قوتابیەک ئەگەر نەهاتایەتەوە بۆ قوتابخانە ڕۆژێکی تر مامۆستا ئەیتوانی دووبارەی وشەکە بکاتەوە بەڵام بە هەمان وانەکانی پێشووتر لە هەمان وانەی تازەدا وێنەکانی کۆنی تێدا بوو. پێویستی بەوە ئەکرد منداڵەکە لەوە دڵگران بێ ئەگەر ڕۆژێک دوا بکەوتە ئێمە پشگیری ناکەین لە مناڵ بڵێ ئەگەر من ئەو ڕۆژە نەڕۆم و قەی ناکە نا ئەگەر ئیتر ئینسانە نەخۆشبوونیەکە شتێکە حاڵەتێک هات بەسەرا قوتابی ئەیتوانی لە دەرسێکی تر سوود وەربگرێتەوە لەو پیتەی کە مامۆستا ئەمین باڵدار بوو ئێمەی دانابوو. ئەوەی ئەلفبێکەی باڵدار لە کتێبەکانی پێش خۆی جادەکاتەوە ئەوەیە زۆر گرنگی بە وێنە و هۆکاری ڕوونکردنەوە داوە. هەر بۆی لە ساڵی 1953 هونەرمەندی گەورەی شێوەکار بەدیع باباجان وێنەی ناو کتێبەکانی بۆ کێشراوە. دواتر هەوڵی ئەوەی دا وێنەکانی بە شێوەیەکی جوانتر و ڕەنگاوڕەنگ ببنە ئاوێنەیەکی ڕوونتری بابەتەکانی ناو کتێبەکەی هەر بۆیە داوای لە کچە هونەرمەندی ئەڵمانی ترودی میلیتان کرد و وێنەکانی بە ستایلێکی زیاتر سەردەمیانە بۆ بکێشێت. ئەو هونەرمەندەش زۆر دڵسۆزانە داواکەی باڵداری جێبەجێ کرد و بە بیری جوانی باڵدار و ئەو خانمە ئەڵمانیا شاکارەکەی باڵدار چووە هەست و ناخی هەموو منداڵێکی کوردەوە.